بۆ یەکەم جار لە قەزای چەمچەماڵ بازارێکی تایبەت بە خانمان کرایەوە. لە بازارەکەدا جگە لە فرۆشتنی کەلوپەل و پێداویستی تایبەت بە خانمان، هاوکات ژمارەیە کاری دەستی کە لەلایەن ئافرەتانەوە دروستکرابوون نمایشکران. تەواوی ئەو کەسانەی لە بازارەکەدا کار دەکەن ئافرەتن، خۆشحاڵن کە دەتوانن لەم بارودۆخە خراپەدا هاوکاری خێزانەکانیان بکەن. بەڵێ بەڕاستی ئەم بازارە گرنگێکی زۆری هەیە بۆ ئافرەت لەبەرەوەی ئێمە ئەتوانی لێرە بە ئازادانە بازاری خۆمان بکەین، پێویست ناکە بۆ تەنیا شتێک ڕووبکەیتە بازارەکان یان خۆتینێک لێرە هەموو شتەکان بە نیوی بڵین ئەگەر هەمووشی دەست نەکەوێت زۆربەی شتەکان لێرە دەستەکەوێت ئافرەت ئەتوانێت بە ئازادانە شت لێرە بکڕێ بازاری خۆی بکە. کۆمەڵی ئافرەت بووین بڕیارماندا کە بازارێکی وا بکەینەوە بۆ پێداویستیەکانی خۆمان، کاری دەستیەکانمان و شتەکانمان بخەینە ڕوو بۆ ئەوەی هەم هاوکاریە بێ بۆ لەم قەیرانەیە هاوکاریە بکەین لە ماڵەوەمان، هەمومان بەکاری دەستی خۆمان و هەموو کۆمەڵی ئافرەتی شتەکانمان بخەین و نرخەکانی گونجاوترە لە بازار بتوانین لە بازار کەمتر بێ و خەڵکی بە ئاسوودەیی تر خانمان بێن لێرە سەردانمان بکەن. بازارەکە سەرپەرشتیارێکی هەیە کە ئەویش ئافرەتە. باس لەوە دەکات توانیویانە هەلی کار بۆ 15 کەس بڕەخسێنن کە زۆربەیان دەرچووی زانکۆ و پەیمانگاکانن. قایمقامی چەمچەماڵیش دەڵێت وەکو ئیدارەی ناوچەکە کاراسانیان بۆ کردنەوەی بازارەکە کردووە و پشگیری کردنەوەی هەر جۆرە پرۆژێک دەکەن لە سنوورەکەدا کە خزمەت بە دانیشتوانی قەزاکەیان بکات. خاوەنی پرۆژەی ماڵی چڕۆم بۆ خانمان لەم پرۆژەی منە کە بەڕاستی لە ڕێگەی فەیسبووکانێ بە کۆمەڵی خانم وتووە کە ئاگداریانم کردوتەوە ئەوانیش پێیان خۆش بوو. ئێستا ئێمە لەوە خانمین لێرە ئیشەکەین بەکۆی گشتی 15 خانمین ئەوانەی تر لە ماڵەوانێ کارەکەن، ئیشەکانمان ئیشی دەستی ئەگرێتەوانێ، جلی ئامادەکراومان هەیە، بەشی دەستی دوومان هەیە، بەشی کەمالیاتمان هەیە، بەشی فرۆشتنمان هەیە، ئیشەکانمان زۆرن، بەشی جوانکاری خانمانیشمان هەیە لێرە کەمە پێشوازی لە خانمانەکەین هیوادارین بێ ببینن کوتاڵیشمان هێناوە، کوتاڵی جلی کوردی و بابەتەکانی مێخەک و متومور و ئیتر ئەو بابەتانەمان هەیە بین سەردانمان بکەن خۆشحاڵە بین. ئەم کردنەوەی ئەم جۆرە بازارانە دیارەیەکێکە لە سیما جوانانەی کە چەمچەماڵ پێشکەشی کرد و من پێم وایە یەکەم شوێنە کە لە قەزاکان لە سنووری پارێزگای سلێمانی کە دوای شاری سلێمانی کچان و ژنان و کوشکان و خانمانی ئەم دەڤەرە هەڵسان بەکردنەوەی ئەم بازارە. ئەو بازارە خۆی لە خۆیدا ماناکی جوانی پڕبایەخی شارستانی بۆ سنوورەکە هەیە، چکە ئەو خاتونانە بەشێکیان کە تەخەڕوجیان کردو و دەرچووی پەیمانگا و زانکۆن کە بوار نەبوو حکوومەتدان بمەزرێنێ هەرسان لە ڕێگەی پیشەگەری دەستی خۆیانەوە هەڵسان ئەم بازاران کردەوە. لە ساڵی 2014ەوە بەهۆی خراپ بەڕێوەبردون و زۆری گەندەڵی لە کەرتە جیاوازەکانی حکوومەتدا قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان سەری هەڵدا و ڕۆژ بەڕۆژ خراپتریش بووە. هاوڵاتیان بۆ پەیداکردنی بژێوی ڕۆژانەیان پەنا بۆ ڕێگەی جیاواز دەبن. کردنەوەی ئەم بازاڕەی تایبەت بە خانمان لە چەمچەماڵ هەرچەندە هەنگاوێکی کرداریە بۆ زیاتر هێنانە پێشەوەی ئافرەتان و بەشداری پێکردنیان لە کۆمەڵگەدا، لەگەڵ ئەوەشدا سەرچاوەیەکی بژێوی ژیانی ژمارەی خێزانی ناوچەکەیە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.